پەیمانی شەڕەفی هەڵبژاردن هەر پارتێکی تر بە چاودێری یۆنامی قەوارە و پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە بەشدارن لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەیمانی شەرەفی هەڵبژاردنیان واژۆ کرد. بەپێی پەیمانەکە دەبێت لایەنەکان پابەند بن بە ڕێنماییەکانی کۆمیسیۆن و خۆیان دوور بگرن لە پێشێلکاری و دەمارگیری و مەزهەبی و نەتەوەی و ڕەگەزپەرستی. نێردەی تایبەتی نەتەوە یەکگرتووەکانیش لە عێراق هیوای خواست ئەو پەیمانە لە داهاتوودا ببێتە بنەمایەک بۆ ئەوەی هەڵبژاردنەکان بە شێوەیەکی پاک و بێگەرد و دوور لە گرژی بەڕێوە بچێت. ئەم پەیماننامەی شەرەفە هیوادارین ببێتە بنەمایەک بۆ ئەوەی لە داهاتوودا ببتە بنەمایەک کە هەڵبژاردنەکان بە شێوەیەکی پاک و بێگەرد و دوور لە تەشەنوج بکرێت بەڕێوە بچن. هەروەها ئەو پرۆسەیەش دەبێتە بەدیهێنانی داهاتوویەکی سیاسی و کۆمەڵایەتی پرشنگدار. پەیمانەکە لە 25 خاڵ پێک دێت بڕیارشە ژوورێکی تایبەت بە نوێنەرایەتی یۆنامی وەک کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و نوێنەری سەرجەم ئەو لایەنانەی کە پەیمانەکان واژۆ کردووە لەگەڵ نوێنەری دەستگا ئەمنیەکان و لایانی دادوەری پێک بهێنرێت بە مەبەستی چاودێریکردنی بانگەشەی هەڵبژاردن تاوەکو دوای پرۆسەی هەڵبژاردن و دەرچوونی ئەنجامەکانیش هەر پێشێلکاریەک بکرێت ئەوان تۆماری دەکەن. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵیش دەڵێت هەر لایەنێک پەیمانەکە بشتێنێت ئەوە سومعی لەکەدار دەبێت لەسەر ئاستی نێودەوڵەتی. ئێمە لە ڕابردووش و لە داهاتووشە ئێمە نەچاومان لەوەیەوە نەدەستشمان بەوە بردووە کە تەزویر بکەین پێمان وە بە حەقی خۆمان بووە زۆر جاریش لە ڕابردووە کە غەدرمان لێکراوە لەبەرەوە تەزویر کە ڕێژەکەی زۆر بوو تەسیر لەو لایەنە دەکات کە تەزویر ناکە وە لە ڕابردوو شتیوان نەکراوە بە دریژای هەموو هەڵبژاردنەکانە. ئەم جارە هەم کۆمیسیۆن لەسەر ئاستی باڵا چاودێری ئەوە دەکات و هەم یوئێنیش لەسەر ئاستی وڵاتان چاودێری دەکەم. پێم وایە ئەمە شتێکی باشەوە تەوقیعێکیشە بۆ لایەنەکان کە تەوقیعیان لەسەر و میساقە کردووە و ئەو میساقەش میساقی شەرەفە یعنی هەر لایەنێک بە دەرکەوت ئەوە دیارە مخالفەکەی ئەگەر هەریچی عقوبەی نەبێ مخالفی میساقەکە شتێکی خراپە. یۆنامی لە زۆربەی هەڵبژاردنەکاندا بە مەبەستی چاودێریکردنی بانگەشە و پرۆسەی هەڵبژاردن لە نێوان لیست و قەوارە و هێزە سیاسیەکان بەشدار لە هەڵبژاردن پەیمانی شەرەفی هەڵبژاردن واژۆ دەکات. بەڕێوەبەری گشتی دەستەی هەڵبژاردنەکانی هەرێمیش دەڵێت هەر لایەنێک پێشێلکاری بکات ئەوە سزا دەدرێت. سزاکانیش خۆیان لە سزای مادی تا دوورخستنەوەی قەوارەکە لە هەڵبژاردن دەگرێتەوە. ئێمە لێژنەی تایبەتمانەیە بە تۆمارکردنی سەرپێچەکان لێژنەی تایبەتمانەیە بە لێکۆڵینەوە لە سکاڵاکان پاشان ئەگاتە ئاستی سزا ئەگەر بێت و سەرپێچەکان بە بەڵگەوە بسەپێنرێ. جۆری سەرپێچەکان عیبارەتە لە باجی دارایی لەسەر پاڵێوراوێک لەسەر قەوارەیەکی سیاسی لەسەر هاوپەیمانیەک ئەگەر سەرپێچەکە گەورەتر بوو ئەگاتە ئاستی دوورخستنەوەی پاڵێوراوێک لە هەڵبژاردن ئەگەر لەوە گەورەتر بوو ڕەنگە بگاتە ئاستی دوورخستنەوەی قەوارەیەکی سیاسی لە دەورەیەک یاخود دوو دەورەی هەڵبژاردن و ئەگەر بێت و عسووری جورمی تیاوێ و تا سەرپێچیەکی گەورە بێت ئەوە حواڵی دادگای تایبەتەکرێت دادگای لێکۆڵینەوە بۆ کارکردن بە پێی یاساکانی سزایدانی عێراقی. جگە لەوەی کە لە یاسای هەڵبژاردنیش بەندی تایبەت هەیە کە باسی سزادانی کردووە وەک حەبس لەسەر ئەو کەسانی کە سەرپێچی گەورە ئەکەن لە بابەتی هەڵمەتی هەڵبژاردن. لە هەڵبژاردنەکانی پێشوو بەهۆی زۆری خوڕوقات و پێشێلکاریەکانی حیزبە دەسەڵاتدارەکانی عێراق و کوردستان لە هەڵبژاردنەکان ناوبانجی عێراق و هەرێمی کوردستانی لەکەدار کردبوو و بەشێک لە هاوڵاتیانیشی بێئومێد کردبوو لە هەڵبژاردنەکان. بەڵام یۆنامی دەوێت بەو پەیمانە هەموو حیزبەکان دوور بخاتەوە لە خوڕوقات ومێدیش بۆ هاوڵاتیان بگەڕێنێتەوە کە بە دەنگەکانیان دەتوانن گۆڕانکاری دروست بکەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.